ڕۆژانە دەیان بازگەی لەم جۆرە لە ناو شاری کەرکووک و دەواازەکانی شارەکە دادەنرێن. دانانی ئەو بازگانە و بە تایبەتیش بازگەی سەر ڕێگاکانی کەرکووک هەولێر و کەرکووک سلێمانی بازرگانانی کەرکووکی نیگەران کردووە. بەس ئەمان هەڵستن ئەلێرەکە دووقات لی وەرەگرنەوە عینەن یان داوای مەنەفێسی لێکەن مەنەفێس بۆ ساری کەیە و پیکا بۆوانە نییە نابێشتیوە ئەبە سەتوانی فاحسیکەیت و بە جۆری ئەو وەسڵە مادەکان داخلە بێت بەس بەڵام ئەمان هەڵستن لێرەکە قاتی ترژە پارەی لێسێنن من خۆمە شامێنەوە دەستیانگرێت ناو کارتۆنەکەەوە شیریان دەرگدە بۆ خۆیان پاریان لە ساقەکە سەنووە زۆر یعنی ئەم ساقانی کە ئێستاکە زۆری هەر نایە بۆ کەرکووکش زۆری هەر نایە لێ مەتەن بار بۆ کەرکووک بێ وەڵی نایبم بەسم بۆ سلێمانی بۆ هەولێر بێ ئەیبن لێپرساوێکی ژووری بازرگانی کەرکووک دەڵێت دانانی ئەو بازگانە کێشەی بۆ بازرگانان دروست کردووە و کاریگەری نەرێنیشی بۆ سەر ڕەوشی بازار دەبێت. وەکو ژووری بازرگانی کەرکووک بەڕاستی مساندەی هەموو بازرگانانە دەکەین کە عرقەلیان بۆ دروست دەکرێت لە بازرگانی کەرکووک چونکە ئێمە خۆمان دەزانی هەر عرقەلکردنێکی لەو بازرگانە ئەبێتە هۆی کەمبوونەوەی مواد لە ناو بازاردا و بۆ هۆکارەشەوە بێتە هۆی بەرزبوونەوەی نرخ لە بازاردا. تاسیرێکی باشتری دەبێتن چونکە ئەو موادانەی کە لە ڕێگای هەرێمە و لە بازگە بڵێن لە مەنافزە ڕئیسیەکانە داخلی کەرکووک دەبێت هەموو گومرگی خۆی داوە بەڵام کە ئێستا دێتە ناو کەرکووک جارێکی تر باجێک بدات یان گومرگێک بدات تەبە نەبێتەوە بەرزبوونەوەی نرخ. پەرلەمانتارێکی عێراقیش دانانی ئەو بازگانە بە پێشێرکردنی بڕیارێکی خولی چوارەمی پەرلەمانی عێراقدا دەنێت کە بڕیاری لەسەر هەڵگرتنی خاڵە گومرگیەکانی نێوان هەرێم و بەغدادا بوو. هەندێکشان وەکو گومرگ بەکاردەهێنێت بۆ سەیتەرەی گومرگە ئەمە لە خولی پێشوا ئێمە توانیمان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە ئەو بڕیارانە هەڵوەشێنە ئەو گومرگانە هەڵوەشێنەوە ئێستا لێرە لەوێ دەستیان پێکردەوە دووبارە ئەم سەیتەرانەدانن ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدارە لە گفتوگۆیان بۆی ئەو گومرگانە تاکو و هەرێمی کوردستان و بەغدا بکەن لە ڕێکەوتنێکی تەواو لەسەر دانانی ئەو گومرگانە ئەو کاتە بەڕێکارێکی یاسایی بەڕێوە بچێت و ئەو بازنە کاتیانەدانرێ من ئەویان بۆ منفعەتی شخصیە گەڕێنمەوەنی هەرچ لایەنێک هەر لایەنێک کەلانی سەربازی بێ ئەو گومرگانە دابنات شۆرتە بێ هەر لایەنێک بێت ئەوە دوورە لە یاساوە. لە نێوان خواستی بەغدا بۆ دانانەوەی خاڵە گومرگیەکان لە کەرکووک و دووبارە گومرگکردنەوەی کەلوپەلەکان کە لە هەرێمەوە بۆ ناوەڕاست و خواری و عێراق دەڕۆن گرفتی گەورە بۆ لایەنی بازرگانی لە عێراق دروست دەکات و دۆخی بازار لە کەرکووکیش بەرەواڵۆزی دەبات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.